شەشەمین فستیڤاڵی گێلاسە لە شاری شنۆ ڕۆژی چوارشەممە چاردەی پوشپەر شەشەمین فستیڤاڵی گێلاس لە شاری شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد و ڕێوەڕسمی ئەم ساڵیش گەورەتر لە ساڵانی ڕابردوو بەڕێوە دەچێت. هەروەکو دەزانن ئەو ڕۆکە چوارشەمبەیە چاردەی پوشپەرە 1402 هەتاویە یا چاردەی تیری 1402 شەمسیە لەو ڕۆڕا بە مدەتی سێ ڕۆژان یعنی چوارشەم پێنجشەم جومعە یعنی چاردە و 15 و 16 پوشپەر جەشوارەی جێلاس لە جەشوارە فستیوالی جێلاس لە شارە جوانەکەی شنۆیە بەڕێوە دەچێتن. ئەو ئامادەکاریانی کە کراوە مدەتەجی زۆرە بەیسلا هەم مەسئولینی شاری و هەم ئەو ئەنجومەنانە و ئێنجیوانەی کە بەیسلا لە شاری معروفن هەراوەتەوە فەعالن ئەوانە هاتوونە پێشێ و فعالیەتە دەکەن دەو زەمیناندا کە بتوانن بە باشترین شێوە شاری شنوێ بە گشت دنیایە هەم بە هاوڵاتیانن کە لە بەیسلا لە وڵستانی ئازەربایجانی غەربینە و هەروەها بێتەوە بە کولی ئێرانی و تەواوی ناوچەی منتەقەیمە بناسێن ئینشاءالله تەعالە. کۆکردنەوەی بەرهەمی گێلاس نیزیەکەی یەک مانگە لە قەزای شنۆ دەستی پێکردو و تاوەکو چەند ڕۆژێکی دیکە بەردەوام دەبێت. شەشمین فستیواڵی جێلاسی شنوۆیەوە وا بزانین ئەو ساڵەکانە تایبەتی کاری زۆر باشی بۆ کراوە. ئینشاڵڵا بتوانین دەو مەجموعەیەدا وانەکێکی زۆر چووکەتە بتوانین جێلاسەکانیان بە مشتریەکانی کە لە شارەکانی دوورەوە دێن پێیان بناسێنین ئەگەرچی جێلاسی شنوۆیە هەر بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە و تامەکەی لە بنددانی تەواوی ئەو کەسانێکە ئەو تامەیان چێشتووە هەردەمێنیتەوە. قەزای شنۆ پتانسیلی تایبەت لە بواری گەشت و گوزار و کشت و کاڵی هەیە و لەو وەرزەدا گەشتیاران لە سەراسەری ئێران ڕوو دەکەنە ئەو ناوچەیە. وەڵای جەشنوارەی جێلاسی شنوێ شرکەتمان کردە کولی چەند چاکردە دۆڵمە لێ ناوە دۆناتن چاکردە شیرنی چاکردە بۆ میوانە عەزیزانە بەخێرن بۆ شاری شنوێیە. فستیڤاڵەکە بۆ ماوەی سێ ڕۆژ بەردەوام دەبێت و تێیدا جگە لە چالاکی ئابووری و خستنەڕووی بەرهەمەکانی شنۆ چەندین کەلوپەری دیکە لە فستیڤاڵەکەدا نەمایش دەکرێن. محەممەد حەسەن، کورسات نیوز، قەزای شنۆ.